ئایا ئێران جارێکی دیکە جامەژەهرەکە ئەخواتەوە؟ ساڵی 1970 بوو کاتێک ئێران بڕیاری ڕاگررتنی شەڕی 8 ساڵەی لەگەڵ عێراقدا. ئەو کات ئیمام خومەینی لە وتارێکی رادیۆییدا لە 22 ئابی ئەو ساڵە خۆی پابەندی بڕیارنامەی 598 ئەنجومەنی ئاسایش کرد. وتبووی بڕیاری ڕاگررتنی شەڕەکە بۆ من وەکو خواردنەوەی جامەژەهرێک وایە. ئەو کات هەرچەندە بڕیارەکە پێچەوانەی دیدگای ئێران بوو بۆ شەڕ و ئەوان دەیانویست شەڕ بەردەوام بێت، بەڵام ئیمام خومەینی پێی وابوو کە پێویستە سەرکردایەتی بڕیارێکی وێرانە بدات بۆ ڕزگارکردنی نیشتیمان و پاراستنی خەڵکەکەی لە بەردەوامی کوشتن و توندوتیژی و وێرانکاری. ئێستا 38 ساڵ بەسەر ئەو ڕووداوە تێئەپەڕێت. ئایا ئێران و ئەمریکا مێژوو دووبارە ئەکەنەوە؟ با دیسان بگەڕێینەوە بۆ کاتی جەنگەکەی نێوان عێراق ئێران. بێگومان ئەمریکا لە کاتی جەنگەکەدا ڕۆڵی هەبوو. هێزی دەریایی هێنابووە ناو کەنداو بۆ پاراستنی ڕێڕەوی نەوت و گەروی هورموس. لەو کاتەدا ئەمریکا بەشێکی زۆری هێزی دەریایی ئێرانی تێکشکاند. جگە لەمەش لە ڕۆژی 3 تەمموزی ساڵی 1970 کە دەکاتە 19 ڕۆژ پێشڕازیبوونی خومەینی بۆ کۆتایی هێنان بە جەنگەکە، هێزە دەریاییەکانی ئەمریکا فڕۆکەیەکی مەدەنی ئێرانیان کردە ئامانج و خستیانە ناو ئاوی کەنداو کە نزیکەی 290 سەرنشین و تیمی فڕۆکەوانی هەڵگرت بوو، هەمویان گیانیان لەدەستدا. دەڵێن کارەساتی فڕۆکە مەدەنیەکە یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی قبولکردنی ئاگربەست بوو لەلایەن ئێرانەوە، چونکە ئەو کات ئێران ئەم بە ئامانجگرتنەی فڕۆکەکەی وەک ئاماژەیەک بینی کە ئەمریکا دەست لە مەدەنیەکانیش ناپارێزێت. جەنگی ئێستای نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران مانگێکی تێپەڕاندووە. ئەمریکا لە دوای مۆڵەتە 48 کاتژمێریەکەی دابوویە ئێران بۆ ئەوەی دامەزراوەکانی وزەی نەکاتە ئامانج، دوای ئەمەش 5 ڕۆژ و دواتریش 10 ڕۆژی دیکەی مۆڵەت پێدا. چونکە بە قسەی ئەمریکا ئێران پەیامی ناردبوو کە ئامادەیە بۆ گفتوگۆ، ئەوانیش لاریان نییە و تا ڕادەیەک گەشبین دەبن بە گفتوگۆکان. ئێستاش ئێران بە 5 مەرج و ئەمریکاش بە 15 مەرج دەستیان بە دانووساندن کردووە. مەرجی هەردوو لایەن بۆ جێبەجێکردن بەسەر یەکتریەوە قورس و قوڕسترن، چونکە هەردوو لای پایان وایە سەپاندنی مەرجەکانیان بەسەر یەکتری بۆ ئەوان شکستهێنانە لە جەنگەکە. لە کاتێکدا هەردوو لاش بە ئامانج و خواستی جیاواز مەیلی ڕاگررتنی جەنگەکەیان هەیە. کەواتە هەردوو لایەنی ئەمریکی و ئێرانی لەسەر لێواری بڕیارێکی چارەنووس سازدان. جا ئایا ئەمریکا دەستی سووک ئەکات بۆ ئەو 15 مەرجەی بۆ ئێرانی داناوە، یاخود پێداگر دەبێ لەسەر پاراستنی ڕێڕەوی نەوت و گەروی هورمز وەک ئەوەی 38 ساڵ لەمەوبەر کردی؟ ئەی ئێران لە دوای لەدەستدانی ڕابەرەکەی و چەندین سەرکردەی باڵا سوور دەبێت لەسەر ئەو مەرجانەی بۆ ئەمریکای داناوە، یاخود دەست بە چاویەوە دەگرێت و ژەهر خواردنەوەکەی 38 ساڵ لەمەوبەری ئیمام خومەینی بۆ پاراستنی وڵاتەکەی دووبارە کاتەوە.